ئەو هەولێرەی دەسەڵاتداران بابووچی کوردستان ناوێن بردووە و لە چەند مانگی داهاتوودا دەبێتە دەستە خوشکی پاریس بەدەست قەیرانی بێئاویەوە دەناڵێنێت. دانیشتوانی گەڕەکی باداوەی شاری هەولێر دژی بێئاوی خۆپیشاندانیان ئەنجامدا و بۆ ماوەیەک شەقامی بازنەیی 100 مەتریان داخست. نزیک بە 2 مانگە شاری هەولێر دووچاری قەیرانی بێئاوی بووە، بەڵام بەرپرس و دەسەڵاتدارە بازرگانەکان تاکو ئێستا هیچ چارەسەرێکیان نەکردووە. هاوڵاتیەکەیش بە نیگەرانیەوە دەڕوانێتە ئەم بارودۆخە و دەڵێت حکوومەتێک دوای 30 ساڵ نەتوانێت مافێکی سەرەتاییمان بۆ دابین بکات، هیچ ئومێدێکمان پێی نییە. ئەوە ژیانە خەرکتدایە بزانم مارومداری مەسوولەکان دەتوانم بەو عاری بژین واللهی بزانم پارێزگای هەولێرە حکومەتی لەو خەرکێ کردیە ئەخەوەرە بەس دێمر لە کارە ڕۆژەکی لە پارەی کارەبای خۆش بووە کرێم مۆڵی 33,000 هاتی ئەو جارە پارەی ئاوی 195,000 هاتیە یعنی معقولە 2 مانگە ئاوم نیە لە مارێ حکومەتی لەو عالەمەی کردیە کاکە سەدام حوسێن چی بەسەر هات ئێدە بەخوای بە دەردی سەدام حوسێنیەوە دەستی برای بەڕێزم هەتاکەینێ ئەمە تەنکەرمان نایەنێت چاوەڕێی خێرخواز ناکەین دستانە نەفتمان لێ بین های نایش ئاومان لێ بین ئەمە چاوەڕێی خێرخوازان ناکەین برا هەتاکەینێ حکومەت ئەو عالەمی کردە دەرۆزەکەن خۆ هەیە هەموو ڕۆژ ئەو نەفتە دەفرۆشێ لێ ڕۆژێک بیری بۆڕی نەفتێ ناشێ لێ ڕۆژێک ئەو نەفتە ناگیرێتەوە هەتاکەینێ برای بەڕێزم ها خاتاکەین هەتا ئێرەمان هات بران بەخوا هیچ کە تەعاملمانمان لەو وەزعی مانجێ 3 جار ئاومان لەسەر دەگیرێتەوە ئەدی ئەو هەموو پارە چێ لێن مەرەگرت ئەمن لە خانێکی داما دوو هۆدەیە کاری تەیە هەدی قەم نییە حەوشم نییە سەربانم نییە 400,000 20,000 کەم پارەی ئاوم لۆ هاتیە ئێمە ئەو مانگەی 3 جار ئاوم لەسەر جیرایتەوە لە چای 7 ڕۆژی لە چای 10 ڕۆژی هەوهەلەش 10 ڕۆژ ئەدی ئەو هەموو پارە چێ لۆمان هاتیە ئەلۆ لێرەینە هەتا ئاومان لۆ چابی ئەدی مارم ئەلۆ ئەلعانوەکی ترسیان گەیشتە دەرێ با تانکەر بێت چ لە تانکەری بکەین پێشی وەکی 3 ڕۆژ پێشی ئەلعان تیانگۆ خێرخوازە ئەچوینە پێشی لە بەرمان هەردات ئێستاش لۆ هەندێ لێرەینەوەکی جاران ئاومان لۆ بەردەنەوە لۆی مەسوولان دێ لۆی بەختیاری دێ لۆی ڕزگاری دێ لۆی مفتی دێ لۆی کنەمەنایە جەی فەقیر و هەژاران بەشێکی تریش لە هاوڵاتیان دەڵێن ئێمە کاسبین ناتوانین هەموو ڕۆژێک یاخود هەفتەی چەند ڕۆژێک ئاو بکڕین لە ئێستادا ماوەی نزیک با مانگ و نیوێکە بێ ئاوی ڕووی تێکردوین خاوەن تەنکەرێکی ئاویش دەڵێت کەسی وا هەیە تەنکەرێک ئاو دەدات با 200,000 دینار ئێستاکانەوە چەند جار بڕۆ مراجعات بکە بە حکومەت و بە موختار و بەو ئاومان بدەنێ هادەیان بەڵێ دوونێ وتی 24 ساعت ئاو نەبوو ئەگەر ئاو نەبوو من قایل مەبن ئاوتانە دەمە ئیسای مرۆهاتیەوە ئەوەکان فڕێرە لە جادە کاک نیازی بەڕێز ئەوە موختار ئەوان چی دەڵێن بۆچی ینی ئەو بۆ ئێوە بەرنادەن بیرەکە وشتی کردی ئەوە بیرێک لێرە هەیە بیرەکە وشتی کردی ئەلاسات بەخسەی ئەو غەساسەکەی لەناو قوڕای ئیش ناکە منی شەڵێم ئەی ئەگەر بیرەکەش وشتی کردی ئێمە هاوڵاتیەکی عێراقی نین ئەی نابێ قومە ئاوێکمان بڵێنێ قوزە قوتی کە تەنکەرێکی من ئەو ئادەم برێن جەمعادایان کڕی بە 20,000 تەنکەری گەورە تا 30,000 چ لە زاری دەڕووی زۆر جار دەڵێن بە 100,000 و 200,000 ئەوە ڕاست من بەخۆ ئەرەوە لە ڕاستە برادەری خۆم بوو گوتی ئەو ڕۆکە 200,000 گرتەوە گوتم زەمیر مایە گوتی وەڵی ئەو حالێ با نەکردی هاوڵاتی بۆیان دەکرێت بۆ نرخە وەڵی مەجبورە دەی بکڕیتن ئەگەر نەکڕی کابرا نەخۆش شێبی مداری سایەبی لە مارێ دەبێ عەتمەن دەبێ ئایا بکڕیتن ئەگە ئاێش نەکڕیتن داکرێ بۆ هاوی نەگە دەهدستان بایە خۆشتر بووم بەڕیدە نیاوشتانە نیەت دەبوو ئەو حکوومەتەی کە پێی وایە کوردستانی کردووە بە دووبەی و هەولێریش دەکەن با دەستە خوشکەکەی پاریس توانای چارەسەری بچووکترین قەیرانی نییە و لە بارودۆخێکی وەکو ئێستادا ناتوانێت تانکەرێک ئاو بۆ هاوڵاتیەکانی دابین بکات هەموو ئەوەی لەبارەی ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵیشەوە دەیڵێت تەنها بانگەشەیە و تا ئێستا بچووکترین بودجەشی بۆ ئەو مەبەستا دابین نەکردووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.